ئەگەر لێرەوە لە سەرچاوەکەوە ئینسان ساغ و پاک و چاک بێ بە تەئکید خۆی پەروەردگار ئەوی دیکەی بۆ چاک دەکا وەکو لە سەرەتای سوورەتی ئەنفالدا دەفەرمێ فاتقوا الله وأصلحوا ذات بينكم پارێز لە خوا بکەن و پەیوەندی نێوانتان چاککەن بە ئەندازەی هەبوونی تەقوا پەیوەندی نێوانمان چاک دەبێ و ئەم وڵات و هەرێمەی ئێمەش کە پڕ کراوە لە گەندەڵی و زوڵم و ستەم و خراپە پڕ کراوە لە قۆڕخکاری خەڵک زوڵم و ستەم و قۆڕخکاری و گەندەڵی تا بینە قاقای هاتۆ زۆر بێزارە هی ئەوەیە کە کەسانی قیادەی ئەم میلەتە دەکەن لە ناخەوە پیسن لە ناخەوە گەندەڵن پێشەوەی دەستیان پێس بێت دڵ دەرونیان پیسە پێشەوەی جیرفانیان حرامی تێدا بێت دڵ دەرونیان حرامی تێدایە و پێشەوەی لەگەڵ خەڵکدا خراپن لە خزمەت خوادا خراپن بۆیە وەزعەکەمان وای لێ هاتووە خوا تەوفیقی هەموو لایەکماندا ئەم واقعە بگۆڕین بەو شێوەی لێ بکەین شایستەی میلەتێکی مسلمان بێ بەو شێوەی لێ بکەین کە شایستەی کەسانێک بێ کە خۆیان بە شوێن کەوتووی پێغەمبەر دەزانن صلی الله عليه و آله وسلم